بەناوی خوای بەخشندەی میهرەبان حەمد و سەنا و سوپاس و ستایشی بەپایان بۆ خوای پەروەردگاری جیهان درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێنکەوتوانیان تا کۆتە زەمان. برایانی ئازیز و خۆشەویستم، ئەمڕۆ لە خزمەتتانە بەردەوامی لەسەر باسکردنی زنجیرە ئەو زنجیرەی کە دەستمان پێکردووە، زنجیرەی ئادابە شەرعیەکان. ئەمڕۆ باسی بابەتێکی تر ئەەکەین کە ئەویش ئەدەب الئینفاقی فی الئیسلام، واتە ئەدەبەکانی بەخشین لە ئیسلامە. طبعاً خۆشەویستان، ئینفاقکردن و بەخشین لە پێناوی خوایە یەکێکە لە گەورەترین عیبادەتەکان. خوای پەروەردگار و هەروەها ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم زۆر هانیان داوە لە قورئان و لە سونەتە کەوا ئینسان ببەخشێ لە پێناوی خوایە، چونکە بەخشین لە پێناوی خوا ئەبێتە مایەی پاکردنەوەی دەروون لە پیسکەیی و لە ڕەزیلی، و پەیوەندی کۆمەڵایەتەکان بەهێزەکە، خۆشەویستی و مەحەبەت لە نێوانی مسلمانانە زیاد دەکا بە بەخشین. هەر لەبەرەوە لە ئیسلامە بۆ ئینفاقکردن هەندێک ئاداب ڕەچاو کراوە، پێویستە ئێمەش ڕەچاوی بکەین لە کاتی بەخشینەکانمانە. یەکەمیان ئەبێ کاتی ئەبەخشین تەنها لەبەر خاتری خوا ببەخشین، یعنی ئیخلاسێکی تەواومان هەبێ لە بەخشینەکانمانە، بۆ ڕیا نەبێت خەڵک بمان بینێ، بۆ سمعەت نەبێت لە ناو خەڵکان ناوی پێپەیاکەین، بۆ ئەوە نەبێ کە خەڵک مەدەحمان بکە و وەصفمان بکە. پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە سورەتی ئەلبەقەرە ئایەتی 272 ئەفەرمێ: وما تنفقون إلا ابتغاء وجه الله. ئێوە کاتی ئەبەخشن تەنها لەبەر خاتری خوای پەروەردگار ئەبەخشن، لەبەر خاتری شتی تر نییە. لە سورەتی ئەلئینسانە لە ئایەتی 9 عەفوەن، خوای پەروەردگار ئەفەرمێ: إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا. ئێمە کاتێک خواردن بە ئێوە ئەدەین تەنها لەبەر خاتری خوایە، نامانەوێت ئێوە پاداشمان بنەوە، سوپاسمان بکەن. یعنی تۆ بۆ بەمەبەستیەوەن هاوکاری خەڵک ناکەی کە خەڵکی یعنی سوپاست بکەن یا پاداشتێکت دەنەوە، ئەگەر چی پێویستە لەسەر ئەو کەسێکی کە خەڵک یارمەتیەدا سوپاسی بەرامبەرەکەی بکە و دوعای خێری بۆ بکە، پێویستە لەسەری، بەڵام نابێ ئەوەی کە ئەبەخشێ بەو مەبەستەوە ببەخشێ. دووهەم ئەدەب لە ئەدەبی بەخشین، خۆشەویستەکانم، ئینسان کاتی ئەبەخشێ با لە ماڵی حەڵاڵ و لە پارە و لە سەروەتی حەڵاڵی خۆی ببەخشێ. خوای تەعالا پاکە و جوانە و تەنها جوانیش قبوڵەکە و پاکیش قبوڵەکە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە سورەتی ئەلبەقەرە ئایەتی 267 ئەفەرمێ: يا أيها الذين آمنوا أنفقوا من طيبات ما كسبتم. ئەو کەسانی کە باوەڕتان هێناوە لەوە ببەخشن کە یان لەو ماڵانەتان ببەخشن کە پاکە و کە ماڵێکی ساغ و پاک و جوانە و بە عەرەقی ناوچەوانی خۆتان دەرتان کردووە، دەرتان هێناوە. پێغەمبەری خۆشەویستیشمان صلی الله عليه وسلم فەرمێ: إن الله طيب لا يقبل إلا طيبة. خوای پەروەردگار پاکە و جوانە و تەنها پاک و جوانیش قبوڵەکە. سێم خۆشەویستەکانم، لەو ئەدەبانەی کە پێویستە ئێمە ڕەچاوی بکەین، هەوڵ بدرێ لە باشترین ماڵەکەت ببەخشی. بۆ نمونە کە تۆ حەیوانت هەیە، ئاژەڵت هەیە، زەکاتی لێ دەی، باشەکان هەڵبژێری، نەڕۆی خراپەکانی بێنیت. وەکو هەندێک کەس هەیە جار وایە دێتە لام ئەڵێ مامۆستا وەڵام من حەیوانێکم هەیە شەلە مەسەلەن بۆ نمونە کوێرە، عەیبی تری نییە، بەس ئەوەی هەیە، ئەوە بۆ زەکات. ئەی بۆ ئەڕۆی بۆ ئەوە، ئەی بۆ ئەڕۆی بۆ شەل و کوێرەکە، ئەی بۆ ناڕۆی لە ناوێنە باشەکەیان هەڵبژێری یا هیچ نەبێت مام ناوەندەکەیان هەڵبژێرە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە سورەتی ئالی عیمران ئایەتی 92 فەرمێ: لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون. ناگەن بە ئەو پەڕی چاکی، بە ئەو پەڕی باشی لە بەخشینە هەتا وەکو لەوە نەبەخشن کە خۆتان حەزی لەیەکە، خۆتان پێتان لاتان خۆشەویستە. هەر لەبەر ئەوە هەندێک لە ئەسحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عەبدوڵڵای کوڕی عومەر خوای لە ڕازی بێ لە خۆی و لە باوکیشی، دائیمەن هەوڵیان داوە لەو شتانە ببەخشن کە
خۆیان حەزیان لێ کردووە، یعنی وەکو بڵێ خۆی حەزی لە شەکراو کردووە، حەزی کردووە شەکراو ببەخشێ، خۆی حەزی لە چی کردووە ئەلەوەی وتێتی ببەخشن بە ماڵ و مناڵەکەی. چوارەم ئەدەب کە ئەویش زۆر زۆر گرنگە، ئەویش ئەوەیە کە ئەو کەسەی کە پێ ئەبەخشی ئازاری نەدەی، مننت نەکەی بەسەریا، زۆر نەیخەیتۆ بیری ئازاری هەژاران مەدەن بۆ بەخشینانەی کە ئیکەن. خی پەروەردگارە فەرمێ یا ئەیها الذین آمنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى. ئەو کەسانی کە باوەڕتان هەیە خێر و سەدەقەتەکانتان پوچەڵ مەکەنەوە، بەتاڵی مەکەنەوە بە ئازاردانی ئەو کەسێک کە پێ بەخشن، یعنی زۆرەی خەنەوە بیری و زۆری دەنە چاوێ، یا منەت مەکەن بەسەریا. لە ئاەتی پێش ئەوە 263 لە سورەتی البقرة خی تعالی فەرمێ قول معروف ومغفرة خير من صدقة يتبعها أذى. قسەیەکی باش و چاک و لێبوردەیی زۆر لەوە باشترە کە تۆ خێرێ بکەیت بەڵام دوای خێرەکەم منەت و دانە ناو چاوانەی تیاابێ. یعنی ئەوە زۆر خراپە بەڕاستی بەداخەوە هەنێک کەس لای خۆمان ئەمڕۆ زۆر منەتەکە کاتێک شتێک ئەبەخشی. یعنی من لەبیرم دێ کەسێکی خۆم ماڵێکی فەقیر بوون، دراوسەکان سەرفتریان بۆ یان هێنا بوو 5 دینار، ئەو کات دینار بوو. ئیتر مناڵێکیان ئێوارە لە کاتی یاری و ئەمانە لەگەڵ مناڵی ئەو ماڵەیە تۆزێ هین بوو لە بەیانە، ئەوی هاتوونەتە دەرەوە لە دەم دەرگاوتیانە کاکە ئەدەن لە مناڵەکانشمان ئەوان بە زەکات و سەرفتری ئێمە ئاژێن، وتی لە ژیانیانیشا بەس تەنها ئەو 5 دینارەیان هێنابوو بۆ ئێمە. ئەو کاتەخوان 5 نەفەر بوون، 5 دینار هەرێکی دینارێکیاندا سەرفتریاندا بوتی یانداوە ناو چاومانە. وتیشی وتی باوکم کە هاتەوە بۆمان باسکەوتی هەڵسن 5 دینارەکان بۆ بنەوەتی وڵا هەر بەو شەو 5 دینارەکان بۆیان بردەوە تکاکەیان ئەوە زەکات و سەرفترەکەدا نامانەوێ وا پەناماندا. ئیتراوە هەنێک کەسێ ئاوایە بەدبەختە بەڕاستی. پێنجەم ئەدەب لە ئەدەبەکانی بەخشین خۆشەویستەکانم ئیسلام داوامان لێکە، عنی کاتێک ئەبەخشین یا کاتێ سەرفەکەین، چونکە سەرفکردن لەسەر ماڵ و مناڵی شت هەر بە ئینفاق و بەخشین ناوبراوە، نە زیادە ڕەوی بکە و نەز ئەملا بگرە، نە ئەولا نە ئەملا، نە زیاد نەکەم. خی پەروەردگار لە سورەتی الفورقان ئاەتی 67 فەرمێ والذین إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما. بەڕاستی و کەسانی کە ئەبەخشن یان سەرفەکەن بۆ ماڵ و مناڵیان کە ئەویش هەر بەخشینەوە خێرە، بەڕاستی نە ئەوەتانێ ئیسراف و زیادە ڕەوی بکەن، ناوەتانێ دەست بگرنەوە ڕەزیلی بکەن، بەڵکو بە پێی ئەوەی کە هەیەیانە و ئیمکانیاتیان هەیە ئەبەخشن مامناوەند دەگرن، مامناوەند هاوسەنگی. زیادە ڕەوی خراپە و ڕەزیلی و پیسکەیش ئەگەر هەت بێت خراپە بەڕاستی. لە سورەتی ئیسراء خی تعالی أفرمي ولا تجعل يدك مغلولة إلى عنقك ولا تبسطها كل البسط. يعني براسي هني كسي أوندا دسي قرتو أو يعني بحيث شيء ويقنا بخشية كأنه بارها مشتكى وهني كسي شيء أواي ليك أي شيء تنامينت. يعني لهردو حالتك إنسان توشي حسرة أبي براسي بويا إنسان مسلمان أبي ما مناوند به و نە ئەوەتا زیاد لە حد نە ئەوە تاین، یعنی مام ناوەندی لە هەمووی چاکترە. شەشەم ئەدەب لە ئەدەبەکانی بەخشین خۆشەویستەکانم ئینسان تا خوێش شوێسیاوێ نەیدا بە دەروێش، یعنی مەخەن تا فەقیرێکی خزم و نزیک دراوسەیەکی نزیک وەستا بێ نەدرێ بە کەسێکی ئەولاتر. یعنی ئینسان بگەڕێ لە ناو خزمەکانی بزانین کێ فەقیرە و کێ مستحقی بەخشینە، بیدا بە ئەوە ناو دراوسەکانیە تا ئەوانە وەستاون مەی بە بۆ شوێنێکی دوورتر. پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه و سلم فەرمێ خێرکردن بۆ فەقیر و هەژاران سەدەقەیە، بەڵام ئەگەر ئینسان بیدا بە کەسێکی نزیکی خۆی، خزمێکی نزیکی خۆی کە ئەویش هەر فەقیرە یان دراوسەیەکی نزیکی خۆی، ئەوە دوو جار ئەجاکەی دەسەکەوێت. جا لەبەرەوە زۆر زۆر گرنگە ئینسان مڕاعاتی ئەوە بکات زەکات و سەرفترە و خێرەکانتان مەبن بۆ کەسانی زۆر دوور، بەڵکو بیدەنە کەسێک کە نزیکتان بێ لە خزمایەتیە یان لە دراوسێتیە. طبعا لێرە ملاحەزەی ئەوە بکە جاری وایە خزمێکت یا کەسێکت لە شوێنێکە خەڵکەکە نایناسێت و دوورە، خەڵک زۆرش پێویستی پێێتی و پێویستی باوکاریتە، بەڵام کەس نایناسێ لەو شوێنە،
ئەو کاتە بینێری و ناچار قەینە ئەوە اعتیادیە. حوتەم ئەدەب لە ئەدەبەکانی بەخشین خۆشەویستەکانم کاتی ئەبەخشی با دەستی چەپت بە دەستی ڕاست نەزانێ هەنی هەوڵ بدە بیشارەوە بە تایبەت ئەگەر بۆ ئەیدەی بە خەڵ یعنی خەڵکێکی فەقیر بیشارەوە. بەڵام ئەگەر بەخشین بۆ مزگەوت بێ بۆ کاری خێری پرۆژەی خێری بێ کە منەت و شاباشی تیانە ئەو کاتە ئاشکراشی کە اعتیادیە و ئاشکراکردنەکە لەو حاڵەتە باشترە بۆی تەشجیعی خەڵکی تریش بکەیت. وای پەروەردگار لە سورەتی البەقەرە ئاەتی 271 ئەفەرمێ تبدوا الصدقات فنعما هي ئەگەر خێر و سەدەقاتەکانتان ئاشکرایکەن ئەو شتێکی چاکەمە بەس لێرە بۆ شتە عامەکانە. بەڵام وئین تخفوها وتؤتوها الفقراء فهو خير لكم ئەگەر بیشارنەوە کاتێدەن بە هەژاران ئەوە چاکترە. یەکێ لەو کەسانێک کە لە ژێر سێبەری خوایە ئەبێ لە ڕۆژی قیامەتە کاتێ خۆر یەک میل لە ئینسانەوە دوورە و خوا پەنامامدا ینی خەڵک هەمووی لە ناو عراقی خۆیان ئەتلێتەوە لەو ڕۆژە حوت کەس لە ژێر سێبەری خوای پەروەردگاران لە ڕۆژێکا کە سێبەر نییە لە سێبەری خوای پەروەردگار زیاتر یەکێک لەوانە وەڕەجل تصدق بصدقة فأخفاها حتى لا تعلم شماله ما تنفق يمينه کابرایەکە کاتێ ئەبەخشێ ئەیشارێتەوە حتا ئەو حەدەی کە دەستی چەپی بەدەستی ڕاستی نازانێ کاتێ ینی مەبەستەوەیە کە نایە لە کەس بزانێ. هەشتم ئەدەب لە ئەدەبەکانی بەخشین خۆشەویستەکانم ئەوەیە کە ئینسان زوو ئەگەر نیەتی هەبوو شتێ ببەخشیان ئەگەر زەکاتێکی لەسەر بوو یان سەرفترێکی لەسەر بوو زوو بیبەخشێت و زوو دەریکا و دوای نەخا چونکە لەوانەیە کە دوات خست بەڕاستی تووشی حاڵەتێ بێ ئیتر پیا نەگەی ببەخشیت و لە دوای خۆتش بەخوا میراتبەرەکان زۆر ڕەزیلە بن یعنی من خەڵکم بیریە لە دوای باوک بۆتە شەڕی لەسەر میرات و جوێنیان بە باوکیان داوە حاجیەکە بوو کاتێ بۆ مەزگەوت ئەیبەخشی بە 5 دینار ئەیبەخشی یعنی ئەو کاتە باز دینارەکە دوای ئەوە کە وەفاتی کرد سەرۆتەکەی 1.5 ملیۆن بوو یعنی ئەو کاتە کاتی سویسریەکە یعنی زۆر زۆر دەوڵەمەند و کابرا کوڕەکانی دە کوڕی هەبوو لەسەر میراتەکەی بوو بە شەڕیان من بەشداری بکرد لە اینەکانە لە میراتەکانە کاتێدا بەشیان کرد بۆ ئەوی سوڵحی بەینان بکەم کوڕە گەورەگەڵسا بڕێ لەعنەتی بۆ باوکی نارجارەکەن تەعزیەکەی تەواو نەبوو بوو بڕێ لەعنەتی بۆ باوکی ناوتی یا ڕەبی شوێنت جەهەنم بێوە ئەم مەشاکلت بۆ ئێمە دروست کرد ئایتر هەیە ئاوایە پێی نازانێ بەڕاستی ئیتر بۆ یاخۆت بیبەخشە باشترە زوو بیبەخشە مەیتێڵە بۆ ماڵ و مناڵ ئەوان بیبەخشن. نۆیەم ئەدەب کە ئەویشە زۆر زۆر گرنگە ئەوەیە کاتی ئینسان ئەبەخشێ لە ئەو پەڕی دڵخۆشیەوە ببەخشێ یعنی هیچ دڵی ڕازی بێ بۆ بەخشینە نەوەک پێیتێک چێ و ئەمانەت و ماڵی حەقی خوای پەروەردگارە لە ناو ماڵەکە تا و دەریکە و دڵتش خۆش بێ و وا بزانە گەورەترین عیبادەتەکەی چۆن تاوادەی بۆ مزگەوت بۆ ڕیزی بەردەم ئاوا بۆ زەکاتەکەش ئاوا بە ئینسان زۆر گەورەیە کاتێک ئەبەخشێت یعنی زۆر گەورەیە دڵێکی خۆشیەوە ئەبەخشێ هەندێک لە سەلەف وتیانە ئەو سەدەقەی کە ئەیبەخشی پێش ئەوی بیدێتە دەستی فەقیرەکەەوە تۆ تەسلیمی خوات کردو یعنی داتە دەستی خوا پەروەردگار. دەیەم خاڵ لەو ئادابانەی کە پێویستە هەبێ لە کاتی بەخشینە ئەوەی کە ئەیبەخشی بەڕێزم بزانە لە 100% بەرەکەتە خاتە ماڵەکەتەوە ئەجر و پاداشت زیادەکە ماڵت پێی کەم ناکە. پێغەمبەری خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئاەتی 261 ئەفەرمێ مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة. بەڕاستی نمونەی ئەو کەسانی کەوا ئەبەخشن لە پێناوی خوای تەعالایە ماڵەکانیان ئەبەخشن لە پێناوی خوایە وەکەوە وایە دەنکردگەنیمە کاتێ ئەیچێنی حەوت گوڵدەرەکە لە گشت گوڵێکیا 100 دانە گەنیمی تایە والله يضاعف لمن يشاء وخوای تەعالاش جاری وایە لەوەش زیاتر بەرەکەتی تێخا بۆیە دڵنیا بە کە ئەوە زۆر زۆر بەرەکەتی تێکەوێت و ئەجرەکەتیش زۆر زۆر گەورەیە و پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمێ ما نقصت صدقة من مال ئەفەرمێ بە هیچ شێوەیەک سەدەقە لە ماڵ کەم ناکاتەوە. بۆیە دڵنیا بە لەوە و بەو دڵ ئیمان و یەقینەوە ببەخشە ئینشاءالله خوای گەورە بەرەکەتە خاتە هەموو ژیانتر لە کۆتایی و لە بە کورتی و بە پوختی التزامکردن بە ئادابەکانی بەخشین بەڕاستی مەبەستە شەرعیەکان دێنێتە دی کە ئەویش بریتیە لە تەزکیەی نەفس و پاکردنەوەی دەروون و چاکسازی و ئیسلاحش لە ناو کۆمەلگایە و ئەو سەدەقە و بەخشینەی کە ئەی بەخشی ئەبێتە مایی بەرەکەت
بۆ ماڵ و سەرەت و سامانەکەت وە بەختەوەری بۆ تۆ لە دنیا و لە قیامەتیشە. خوای تەعالە ڕەحم بە گشتمان بکە، خوای تەعالە لەو کەسانەمان بگێڕێ کاتێک ئەبەخشن بەو نیەتەوە ببەخشن، ئەم ئادامانەشە گشتی جێبەجێکەن. خوای تەعالە سەرەت و سامانێکمان پێ ببەخشێ کە لێی ببەخشین، کە خێری لێ بکەین، کە بتوانین دنیامانیشی پێ چاکەن وە قیامەتیشی پێ بکڕین. ئەو سەرەت و سامانە باشە. خوای تەعالە سەرەت و سامانێکمان پێ نەدا لە دنیا بێتە خەم و خەفەت بەمان وە قیامەتیشمان بدۆڕێنین. خوا پەنامان بدات. والسلام عليكم ورحمة الله وبركاته.